زیاتر سر روشا سوریه جوینن آستانه کوه هفته دبین دست بکرن کو 16 گره تایبتی جوی چهار سریا ولات سوریه و پرسایی ولاتی تایبتی جت نیف بنا یعنی شانده ام بجنی ترکی ی روسی و ی ایرانی گریدای و مجاره کو اوانا دستک زیاده اتناوا سوریه ده و مجاره به حسب کین برای هرش پالانی شروع و کار سیاسی جباجار وانکوور یک کانادای برای اسکایپی پای که راستا خود گرم داد برای هرش افدمی باش تایبتی جی یال همی گرینگتر پشتی 10 ساله پشتی صدان جوینا حتی نکجی دیسا روش مروی آستهری خراب داره دیسا رنگ آلیکاری بین قد کرنج سر ولات سوریه چونکه فرانسه یجی و جاره هوشداری داین حکومت سوریه پشتی 10 ساله روش سوریه برفکی و بدید نواب طیبتی جید وی دمیدا و نزیک بونش آستانه زور سپاس و کاتی جنابش باشتر مسئله سوریه استا بداخه و گشتو تا آستیگ لگل اوی که حکومتی اسد هیچ تال استرکاره پلان راسیا بوده کیشه بوده کارتیگ بدست کیشه ولاتان دا هم لاستی نوسایی هم لاستی اروپایی و هم لاستی جهانی دا زورگ لولاتان با امریکا شو با اروپا شو راسیا هیچ یان میلی کی وان نیا بو کیشه سوریه بلایک داخن و آسایش و آرامش لسوریه دا برقرار که حتی ولاتان عربی شروعتر زورتر مسئله سوریه اوی که دبینین او همو کوبونوا و او همو قرانا و او همو لجنانتیک دین لآستینه و دولتی ناوچه دا بو مسئله سوریه بلام هشتا مسئله سوریه هر وقت جاران لا او پرخرافی خوی دا بتابت استا که دبینین لسر مسئله حتی کومک کردن و کومک گاندن بخلقی سوریه ولاتکان وکارت بین روسیه و امریکا و حتی اروپا دا کلکی لوردگیره بشویک ئەمن داستانەکە ئەوەمان پێ دەڵێن ڕاستیدا نە حکوومەتی سووریا مەیلی بە حەلە و نە وڵاتانی پەیوەندیدار لە چ لە ئاستانە و چ لە ئاستی ئوروپایی و ئەمریکایش مەیلە ئەساسیەکە بۆ حەلی مەسەلە و چارەکردنی کێشەکەی سووریا نییە بەڵکو زیاتر بۆ کارتێک لە کێشمەکێشە نێودەوڵەتی ناوچەیەکانە کەڵکی لەوەردەگیرێت. جارێ ئەم دەستپێکی نافخۆ بەحەس بکەین بۆ نمونە گەر پێدرسون تا کەس کردێک و ئەودێ ئامادەی نور سلطان من کازاخستان جوی گوتو بیشن آستانه لی حتی نوکه دیار نینه گریدای بجداربونا شاند حکومی و یا اپوزیونا چکدار چونکه حتی نوکه جی ایرشن شامه ین حکومته ین بشار اسد سر ادلب بخوجی هنه هین بینن هر دو آلی دی رازی بن بجدار ببن جوین و گوتو بیشن آستانه دا یان جیوی جاری رنگ حکومت بخوجی گوه نده هەر لە خۆیدا لە ئاستانە سێ وڵاتی سەرەکی کە تێدا بەشدارن نەگەت بڕێکی دەیورد بینەوە لەگەڵەوەی لەزا لە ڕواڵەتدا دەبێ جاری واوا دێتە بەرچاوکە مەسەلەن رووسیا و ئێران لەگەڵ یەکترینەوانیان زۆر باشە و کێشەیەکی لەو بابەتیان نیە بەڵکو دانەوە کێشەی سووریا بە قازانجی حکوومەتی ئەسەد تەواو بکەن یا مەسەلەن تورکیا بە شێوەیەکی دیکە دەیەوێ بە قازانجی معارزەی لایەنگری خۆی امتیازگەلێک وەرگرێ بەڵام لە عینی کاتا دەبینین سووریا بە لە قسەکانی زەریفەوەدا دەبینین لە حل لە سووریەدا رووسیا و ئێران کێشیان لەگەڵک دیە هیچ لایەکیان نانەوێت کێشەی سووریا بەلایەکدا بشکێتەوە کە مەسەلەن بۆ رووسیا بەلایەکدا بشکێتەوە رووسیا بتوانێت لەگەڵ حکوومەتی ئەسەد بە تەواوەتی وەزیێتە کۆنتڕۆڵ بکات یا نەخێر بۆ تورکیا بەلایەکدا بشکێتەوە ئۆپۆزیسیۆن بتوانێت ئاش بێتەوە لەگەڵ حکوومەتی ئەسەد و بتوانن لە داهاتوودا بچنە و بە شێوەیەک هەڵبژاردنێکەوە حکوومەتێکی یاسایی و ڕەوای لێ بکەوێتەوە ئەمانە وڵاتە ئەسلەکان کە دەرگیری ئاستانن لە خۆیاندا وەگەرزم کردی کێشیان سووریا وەک کارد بەکار دەبێت و ئەو هەموو کۆبوونەوانش کە لە ئاستانە دومانە بەڵام نەگەیشتوتە هیچ جێگەیەک قسە لەوە دەکات بەلایەکدا وڵاتانی مخالفی ئەسد بە ئەمریکاشەوە لایەنگری ئالتەرناتیڤێکی جدی نەبوون و لە لایەکی دیکەشەوە پێکهێنەرانی ئاستانە لە ڕاستیدا هەوڵێکی جدی بۆ حەلی مەسەلەکە نادەن بەو معنای بیانوێ ئاشتیان منزور بێت چون دەزانن لە ئاشتی و سەخامگیریدا ڕەنگە زۆری لەو امتیازانە لە دەستن کە ئێستا لە دەستیاندایە دو آلین چارەسەریە پرسا سووریە پرەیان سیاسی هەنە یەکێوەکیمە ئێماژە پێکری کوێن ئاستانەیەنە یا دیژ یا گرنگترین جنێفێنە لە هین بینن ئاستانە هێدی هێدی بەرەفەیەکیڤە چەک و ببەت جێگرا جنێفێ یان ژ هین بینە دیسا دێ جنێف وەکە بەرێ و پێستر vەگەڕەڤە ji بووی چارەسەریya سیاسî vê carê taybetî jî serdema desalata Joe Biden Amerîka dê pêz vegere ji bûî çareseriyê taybetî jî li Cinêfê
چاولێکە لە مێژە دیارە جنەویش بەڕێوەیە و زۆر جال زلهێزەکان بە تایبەت رووسیا و ئەمریکا لە پەیوەندی لەگەڵ هەوڵەکانی جنێڤدا زۆر کۆک نەبوون لەگەڵکتری لەگەڵ ئەوەی کە زۆر جار بە ئاشکرا ڕایان گەاندۆ لە ڕووی دیپلۆماسیەوە کە لایەنگری هەوڵەکانی ڕێکخراونەتەوە یەکگرتوەکان بۆ ئەو دانوستانەی لە جنێڤدایە. بەڵام ئێستا کە دەبینین ڕوانینەکانی دەوڵەتی تازای ئەمریکا دیموکراتەکان لە ڕاستیدا کێشە نێو دەوڵەتیەکان بەتایبەت لە بینی ئەمریکا و رووسیا و چیندا گەیشتوتە ئاستێکی زۆر پڕ لە کێشە تر لە جاران، ئەمە وای کردو لە ڕاستی ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان هەر هەوڵێکی نەکردنیا لە زۆر لە جێگەکانی دیکەش هیچ هەوڵێکی پشتیوانیکی زۆر ڕاستەقینەی نییە بۆ ئەوەی دڵمان خۆش بێ بەوەی کە ئەگەر ئاستانە و جنێڤ بەیەکەوە یەکان گیر بن بەمانای ئەوە بێکە هەم لە ئاستی نێو دەوڵەتی و هەم لە ئاستی تێکێنەرانی ئاستانەشدا پێک هاتنێک هەبێ کە هەموو لایەک ڕازیکە بنەوەیەک لە ئاشتی لێبکرێتەوە. ئەس قەزا ئێستا لە حاڵی حادثە ئەو کێشە نێو دەوڵەتیانەی کە ئێستا مەسەلەن دەبینین بۆ نمونە لە رووسیادا ئەوەی کە رووسیا گەرێکی بەربەستی ئەو ڕێگانە بکات کە کاری یارمەتیدان و خێرخوازی بگاتە سووریا، تۆ دەبینی وڵاتانی ئەوروپای و ئەمریکا دەیانەوێت لە رووسیا مەجبورکەن لە ڕێگای بڕیارێکی یاسایی نێونەتەوەییەوە کە دەرگاکان بکاتەوە. رووسیا دەیەوێت ئەو دانشکە هەیە ئەوەشدا قسەکە ئەوەیە ها لە ئاستی نێوخۆی و ئاچ لە ئاستی ئاستانەشدا و لە ئاستی نێوچیشدا لە ڕاستیدا زۆر هەوڵ دەبینین لە زاهردا، بەڵام نیەتە ئەسلەکان وەک ساڵان لەوە پێشەوە تا کوێستە دیومانە نیەتەکانەوەمان پێ ناڵێن کە مەسەلەی سووریا بەرەو ئاشتیە. وجري بحثا روسيا وتركيا بكينكو اوش هر آليكي زيادتر مجيلي سورينا برجاندي وناكو كينوانين هفباش هنات نافايو عردي دا لي هسبت اكران پيواندين روسيا وتركيا دويدا ما داوية دا خراب بوينه اخفتنا هري داوية سرگي لافروف جاوب وكو قوتو بيجا كيات جديات نيف بين روجاواي كردستان اتقال دمشق تشبه ترجيب همي اوايكي هم دجي كردانه هم دجي حكومة الشامية برجاندیت نیف بین هر دو کا نزیک بکن یان جی وجاره دور کفتن اکت نیف بین روسیه و ترکیه نوا سوریه داده هوا لسوریه دا ترکیه بدرجای زمان بو جگاپیه گراوه بو خوی بەڵام لە عینی کاتیش دا نەیویست ڕووبەڕووی ڕووسەکان بێتەوە چون خەزانجی دیکەی بۆ ڕووسەکان هەبووە و لەلایەکی دیکە و شارێکی زۆری ئوروپای لەسەر بووە. بەڵام لە حاڵ حازردا جارە تورکیە بە تایبەتی تورکیە لەژێر فشارێکی زۆری ئەمریکا و ئوروپادایە، ئەو کێشانەی کە هەیەی وای لێ کردووە لەژێر فشارێکی زۆردایە. لەم دوای لە دوای ئیدارەی بایدنەوە تا کوێستە دەبینین ڕاستیدا تورکەکان ئەو شێوەی کە لە ئاستی منتەقەی و هەتا بە شێوەیەکی گشتن لە ئاستی ئاسیاییدا دەیانویست هەلواوێژن و بڕێک بە جورئەتەوە چ لە لیبی و چ لە یونان و حتا لە مەوردی وڵاتانی عەرەبی وەک سعودیە و میسر و ئەوانە دەیویست بڕێک بە ئیتمینانەوە هەڵسو کەوتکاوە ڕووسیەشی لە پشتی خۆی دەدی. ئێستا دەبینین لە ڕاستیا حکوومەتی ئەکەپا زۆرتر دەیەوێت خۆی کۆکاتەوە، ناوێت ئەو فشارانەی کە ئوروپا و ئەمریکا بۆی دێنن بیانوویەکی زۆرتریان لەو بارە هەبێ فشاری زۆرتری بۆ بنن، چون دەزانێت هەر ئەو فشارێکی لەسەر ئەوە بە چەند قات لەسەر رووسیە. رووسیە توانای ڕووبەڕووبوونەوەی ئوروپا و ئەمریکای بەیەکەوە لە حاڵی حازردا نییە و بە قازانجیشی نییە لە ڕاستیدا لە ئاستی سووریەشدا هاودەنگی بکا لەگەڵ رووسیا و رووسیەش بەلایەکی دیکەدا لە ڕاستیا ئەو جێپیانەی کە تورکیە لەوێ هەیەی دەیەوێت پێی لێشکە و پاشەکشەیەکی زۆرتری کە دیارە ئەمە لەسەر یەک لە ڕاستیدا بە هەر لایەکدا بشکێتەوە بە قازانجی کورد بەزەرێری کووردە زیانی کوردە لەو بەشە تا چە فشار بۆ کوردەکان بێنن بە کەمترین امتیازەوە بەلای حکوومەتی ئەسەد بگەڕێتەوە دیانوستان کە گەرچێ ڕۆ بۆ خۆشیان وایانە کوتۆ بە دەستی خاڵی لەگەڵ حکوومەتی ئەسەدێکی کە حاضر نییە هیچ چاوەڕوانێکی خەڵکەکەی خۆی جێبەجێبێنێ و لە مەوردی ئەو فشارانەی کە تورکیەش هێنای لە عفرین و لە مناتقی دیکەی کوردیدا دیمان کە لە بەرابەر ئەوانەدا خۆ سووریا ناتوانێت خۆی ڕاگرێت و ناتوانێت هەتا مادام مناتقی کوردنشینە هەر پێی خۆش نییە کە دیفاعشی لێ بکات. جا بۆیە من پێم وایە سەر یەک شارەکانی سەر ئوروپا و ئەمریکا لەسەر تورکیا و تورکیا بۆ ئەوەی فشارێکی زۆرتر قبول نەکات لە ئەوان هەم لە ئاستی منتەقەی لە پاشەکشەکردندایە و هەم لە ئاستی سووریەش ناوێت زۆرتر لە رووسیا نزیک بێتەوە، ناوێت لەگەڵ رووسیا بسازێت و رووسیەش بە قازانجینەوە گەرزێت. کورد تایبەتیژی چ بکات وی دەمیدا یعنی نەشیش بسوژە نەکەبە چونکی کاتینەت نێو بینە ناڵ و بزماراندا تایبەتیژی نێو بینە ئەمریکا و رووسیەدا رووسیا پشتگیری ئەوان کرد گەل دیمەشق پرینتە خوارێ پروژه امریکا جی اوه کو گوتوبیجه که آلین سیاسیین کردی هبه
کێشێک ji بۆی کوردان باشترە کێش پرۆژە یە ئەمریکی یان ژی ڕووسی لە ڕاستیدا جێی داخەگەوا دەڵێم چون بۆ خۆمان کوردین وەختێکی باز سەرفەر چارەنووسی کورد دەکەین بەداخەوە قسەی لەسەر دەکەین زۆر جار کوردەکە درەنگتر هەنگاوە جدیەکان هەڵدەگرێت بۆ درنگتر تێدەگا دەبوا پێشتر چی کرد باە تاکو ئێستا لەگەڵ کێشەکان ڕوبەڕوو لەبێ ئەوە لە هەموو بەشەکانی کوردستان وایە لە باشوور وایە لە ڕۆژاوا وایە لە ڕۆژهەڵات وایە لە بەدای لە باکوور وایە ئەگەر بێژۆکە بخوێنینەوە لە چەند ساڵی ئەخیریشدا هەروە بەستم ئەوەیە کە زۆر شت دەبووە دەسڵاتی کوردی لەوێدا کردبای هەم لە خۆکۆکردنەوە و ماڵەخۆیەکردن و دانانی بنیادی زۆر ئەساسی بۆ دەسڵاتێکی کوردی کە لەو فرسەتانەدا کە هەم حکوومەتی ئەسەد زۆر کەس بوو هەم کۆمەڵگای عەرەبی بە شێوەیەک دژی ئەسەد بوو هەم رووسیا بەو پەلکێشەی نەکرد باڵکێشەی لە نفوزدا لە منتەقەدا نەبوو هێمە ئێران لە پەراوێزدا هەم تورکیا ئەو نەفوزەی نەبووە نەیدەتوانی ئەو پڕکێشیە بکا کە دواتر کردی حکوومەتی دەسڵاتی کوردی دەبووە ئەو کاتبیرێکی لەو مەسەلە بکردایەتەوە هەم ڕێژەکانی خۆی یەکستاتەوە هەم بنیانی دەسڵاتێکی داناوە لە ئاستی نێو دەوڵەتدا بە شێوەیەک ئاعترافی پێ بکرا و پارێزگارێکی بلانی کەمەکەی وەک باش ئێستا بڕێک درەنگە بەداخەڵ درەنگە هەم وەک عەرزم کردی لە عەفرینمان لە بیرەیدی لە عەفریندا خۆجارێکی عەفرین و منتیقەکانی دیکە کە شەری تورکیا هات کوردەکان چوونەوە مزاکرێشیان حکوومەتی ئەسەریشان هێناوە سەر سنوورەکان بەڵام هیچیان وەرنەگرت لە بەرابەردا حکوومەتی مەرکەزی یا حکوومەتی ئەسەد بەداخەوە ئەگەر مەجبور دەبێ لە حاڵی حاضردا مەجبوریش دەکەن ڕووسەکان مەجبوری دەکەن بۆ بەدەستهێنانەوەی سیادە و دەسڵاتی خۆی لەسەر سنوورەکانی بە مەناتقی کوردنشینیشەوە دەیەوێ لەگەڵ کوردەکان مزاکرەکانی کورد لە مەوزعی زەعیفەوە و حکوومەتی ئەسەد لە مەوزعی قدرەتەوە دەوێت مزاکرە بۆیە کورد دەچێتە هەر مزاکرەیەکی لەو بابەتەوە لەلایەکەوە امتیاز دەداتە ڕووسیا لەلایەکەوە امتیاز دەداتە حکوومەتی ئەسەد بۆیە لە نەهایەتدا بەسەرەری کورد بۆیە من پێم وایە باشترین ڕێگە حەلەکە ئەوەیە کە کوردەکان ئێستا ڕیزەکانی خۆیان یەکخەن و بتوانن نەوعێک لە ڕێکەوتن لەگەڵ ئوروپایەکان و ئەمریکایەکاندان بکەن بۆ ئەوەی لە داهاتدا بەقایمی مەسلحەتیان بپارێزرێت لانی کەم وەک باشوور من پێم وایە ئەوە ڕێگا دروست دەبێت لە بیری ئەوەدا ئەگەر ناتوانین حزبی بۆ حەلی مەسەلەکان لە ڕاستیدا مەسەلەی کورد حەل ناکا هیچ ئەو دەستکەوتێش هەیە لە ڕاستیدا بەداخەوە لەبەر هەڕەشە گەلە جۆرە پیری ئەگەر دیقەت سەکینە ڕەوشێ تێگوتن ئیرانش هەر ئالیەکی زێدەتر کارێن تێکدەرانە ناوچەی تایبەتی ژر سووریە کردینە لێ vێدا ماداویە بێدەنگیە کە ئیرانی هەیە ئەف بێدەنگیە بێهێزیاوی دیار بە یان ژی ژێربژێر کارێن تێکدەرانە بەردەوام بکەن زۆر بەداخەوە دەبێت جارێکی دیکەوا بڵێم ئەو بێدەنگیەی ئێران لە دوای کوشتنی قاسم سلەمانی ئەو گوشارانەی کە لە ئاستی نەوچی داوچەییدا لەسەری بوو ئێستا دەکرێت بڵێن تۆفانی ینی ئارامی پێش تۆفانی مەسەلەکەی ئێران نەوعێک لە تەوەهمی پەیدا کردووە بڕێک نیشانە هەن کە ئەو تەوەهمی بوو دروستکە نەویژەوەیە لە ئاستی ناوچەییدا ئێران پێی وایە کە غەرب بەتایبەت ئەمریکا لە پاشە کشەکردندا وڵاتانی دۆستی ئەمریکا لە ناوچەدا زۆرتر بێهیوا بوون لە ئەمریکا و بۆ جێگانە دەچن کە ئێرانیش پەیوەندی لەگەڵیان هەیە چ چین بێ بە چ رووسیە بێ لەلایەکەوە ئەو هەوڵەدەش کە لەگەڵ ئیسرائیلدا دراو ئیسرائیل ئومێدێکی زۆری دروست کرد بوو کە بتوانێت عەرەبەکانی هاوپەیمانی پێشووی ئەمریکایەک خاتەوە ئەوانش بە شێوەی جۆراوجۆر لە ڕووداوەکانی و دوایە دەرکەوتن کە ئیسرائیل لە مەوقعیەتێکی واقعیشدا نییە بەتایبەت ئەمریکا منتەخەکە جێبێت بۆیە سعودیەکان دەبینین لەبەر وەزعیەتێک فشارێکی کە ئێرانیەکان بۆیان ساز کردو لە ڕێگەی پراکسیەکانیانەوە هەم لە یەمەن هەم لە جێگەکانی دیکەش بۆیان سازکردن سعودیەکان دەیانەوێت و کێشانە بە شێوەیەک لەگەڵ خۆیان بکەنەوە دەیانەوێت لەگەڵ ئێران بگەنە سازدان بۆ ئێرانیەکان تەوەهمێکیان بۆ دروست بووە کە ناوچەکە لە ئاڵوگۆڕێکدا لە دوای ئەمریکا قرار دەگرێت کە مەیدانەکە زۆرتر تەخت دەکرێت بۆ نەفوزی ئێران بە قودرەتەوە خۆی تێدا بنوێن و ئەم حکوومەتە تازی ئێرانیش کاتە دەستەرکار بە تەواوەتی لەو ڕاستە ڕێگادا هەنگاو هەڵدەگرێت لە ڕۆژانی داهاتوو یا مانگانی داهاتوودا دەبینینە و استراتیژیە لە ڕاستیدا چەندێک ناوچەکە بەرەو کێشەی زۆرتر دەبات ئێران لە حاڵتا چون تەوەهمی لەو بابەتەی هەیە لە پاشەکشکردندا نییە چون ئەو شارانەی کە تێی ئەدرێت چ لە ئەفغانستان چ لە ناوچەدا وای لێ حاڵی بووە کە بە تەواوەتی ناوچەکەی بۆ کراوە ئەمە بەلایەکیدا کێشەکان زیاد دەکات بەلایەکی دیکەشدا لە ڕاستیا
ئێران بە هاتنە دەری ئەمریکاش تمام. بەو شێوەی کەستە دەوێت ڕەنگ لە بەرابەر چین و رووسیەشدا لە منتەقەکە قراریدا دا بۆیە من پێم وایە ئەم بێدەنگی ئێستای ئێران کە دەیبینین لە ڕاستە بێدەنگی نییە بە حاڵی بوونێک کە بێوێ ئاشتی لە منتەقەدا بەرقرار بکات بەڵکو حاڵی بوونێک لەوەی چاوەڕوان ئەمریکا بە تەواوەتی بکشێتەوە و پێی وایە ناوچەکە بە تەواوەتی کراوە بەڕێز هێرش پاڵانیش ڕۆڤەکاری سیاسی ژە ڤانکۆڤەر ژە کەنەدا هین گەلمەدا بۆم پڕیا سکایپی زۆر سوپاس بووە زۆر ساز بە جەنابی ڕۆژێکی خۆشتانە